ڕۆژی سێشەممە ڕێکەوتی پێنجی مانگی سێ لە زۆرێک لە ویلایەتەکانی ئەمریکا هەڵبژاردننی بەرایی نێو پارتەکان بەڕێوە دەچن بۆ هەڵبژاردننی کاندیدی خۆیان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم وڵاتەدا. بۆیە بۆ ڕۆژە دەوترێت سوپەر تویزدەی واتە سێشەممەی تایبەت. بڕیارە لەم ساڵدا و لەم ڕۆژەدا لە 15 ویلایەت و ناوچەیەک هەڵبژاردنەکان بەڕێوە بچن. لە ویلایەتی ئایاوا ئەنجامی هەڵبژاردنە بەرایەکانی دیموکراتەکان ڕادەگەیاندرێت. هەر کام لە دیموکراتەکان دەنگی 1420 نوێنەر بەدەست بهێنێت، واتە لە 36 کۆی نوێنەرەکان دەبێتە کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی. کۆماریەکانیش کام کاندیدیان 1215 نوێنەر دەنگی پێ بدەن، واتە لە 150 کۆی نوێنەرەکانیان دەبێتە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی. دەستەواژەی سێشەممەی تایبەت لە ساڵی 1976 هاتووەتە نێو فەرهەنگی سیاسی ئەمریکایەکانەوە. بیل کلینتن یەکێکە لەو سەرۆکانەی ئەمریکا کە لە هەڵبژاردنە بەرایەکانی سێشەممەی تایبەتدا دەنگێکی زۆری بەدەستهێنا. ئەوە بوو لە ساڵی 1992 دەنگی لە 152 نوێنەرەکانی بەدەستهێنا. ساڵی 2000 ئالگۆری دیموکرات و جۆرج دەبلیو بۆشی کۆماری لە هەڵبژاردنە بەرایەکانی سێشەممەی تایبەت سەرکەوتنیان بەدەستهێنا و بوونە کاندیدی پارتەکانیان بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی. لە ساڵی 2016 داناڵد ترامپ لە هەڵبژاردنی بەرایی سێشەممەی تایبەت کە لە 10 شوێن بەڕێوەچوو لە 7 شوێن سەرکەوتنی بەدەستهێنا و بۆ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی. ئەو کاندیدانەی سەرکەوتنیان لە هەڵبژاردنە بەرایەکانی سێشەممەی تایبەت بەدەستهێنا بوونە کاندیدی پارتەکانیان: ڕۆناڵد ڕێگن، جۆرج بۆشی باوک، بیل کلینتن، ئال گۆر، جۆرج دەبلیو بۆش، هیلاری کلینتن، باراک ئۆباما و داناڵد ترامپ.